سڵاوی خۆی گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاو و خۆشەویستی بۆ ئێوە. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەفەڕ بە دیداری ئێوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئومێد دەکەم سەرلەبەری ژیانمان پڕ لە فەڕ و بەرەکەت و ئاشتی و هێمنی بێ. خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو ڕۆژەکان و ڕۆژی پیرۆزی هەینیمان لێ قبوڵ بکە و بیکاتە ڕۆژی ئاسوودەیی دەروون و جوانکردن و ڕازاندنەوەی ئەخلاقەکانمان بە بەها بەرزەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. ئەمڕۆ لە بەرنامەی بەفەڕدا لە خزمەت ئێوەی عەزیز و خۆشەویستدا باز لە کوشتنی بەناحەقەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. ئەو کاتەی کە کۆمەڵگەکان دەبنە جەنگەڵ و دارستانێک، ئەو کاتەی کە یاسا ئاسمانیەکان وە کاریگەری پەیامی پێغەمبەران کاڵ دەبێتەوە و دڕندەیی و مەرگدۆستی و ئاشقبوون بە خوێنی سوور بەری چاوی مرۆڤەکان ئەگرێت و جێ بە پەیامی پێغەمبەران لەق دەکا، ئەو کاتە کۆمەڵگە دەبێتە کۆمەڵگەیەکی دڕندە، کۆمەڵگەیەک دوور لە بەهای مرۆڤایەتی، کۆمەڵگەیەک کە ئاشقی مەرگدۆستی و خوێن دەبێ و مەرگدۆستی وەلا دەنێ. زۆر بەداخەوە لە سەردەمی تەکنەلۆژیا و پێشکەوتندا، لە سەردەمی زۆربوونی ملیارەها کتێب و کاریگەری فەیلسوف و زانا و پرۆفیسۆرەکاندا، لە سەردەمێک کە مرۆڤ گەشتۆتە ئاستێک کە بە پێشکەوتوترین و درەوشاوەترین سەردەمی پێشکەوتن و زانست و تەکنەلۆژیا دەزانرێ، بەڵام ڕێژەی کوشتن و ڕێژەی ئیهانەکردنی مرۆڤ و ڕێژەی لێسەندنەوەی گیان و ڕۆح لە مرۆڤەکان گەشتۆتە لووتکە و ئەوج و سنووری خۆی تێپەڕ کردووە. زۆر بەداخەوە ئەمەش بەرەنجامی کاڵبوونەوە و نەمانی کاریگەری پەیام و وەحی پێغەمبەرانی بەڕێزی خوا بووە، سەلامی خوایان لەسەر بێ. زۆر بەداخەوە کاتێک دەبینین لە هەردوو جەنگی جیهانی یەکەم و دووەمدا 99 ملیۆن مرۆڤ بەدەستی سەرمایەدار و زلهێزەکانی دنیا دەکوژرێن، بەڵام داخۆ لە جەنگی ڤێتنام و هێرۆشیما و ناکازاکی و یەمەن و ئەفغانستان و سووریا و عێراق و باقی وڵاتانی تر کە ئێستەشی بەدواوە بێ بە بەرچاوی هەموو دیموکراسی خوازانی دنیاوە لە سووریا و لە بۆرما خوێ لاشەی هەزارەها موسڵمانی بێتاوان خەڵتانی خوێن دەکرێ و لە خوێندا دەگەوزرێ، داخۆ چەندەی تێپەڕ کرد بێ و لەوە ئەچێت 2 ملیۆنی تری بەخۆیەوە بردبێ و زیاتریش بوو بێ. ئێمە لەم بەرنامەیەدا باز لەو کردەوە قێزەونە دەکەین کە دوای شەریک بۆ خوا قەراردان ناشرینترین و قێزەونترین کردەوەیەک بەلای خوددا و پێغەمبەرانیەوە بریتە لە سندنەوەی مافی ژیان و ڕۆح و گیان لە بەندەکانی خوا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ کوشتنی مرۆڤێکی بەناحەق کوژرا و کوشتن و لێسەندنەوەی گیان لە مرۆڤێک بەبێ تاوان و بەبێ هۆ لە کاولکردن و وێرانکردنی کەعبە کە پیرۆستترین و باشترین شوێنە بەلای خواوە خراپترە بەلای خوای گەورەوە، کەواتە خوای گەورە پێی خۆشە خانووەکەی ئەو شوێنەی کە بەندەکانی تێیدا ڕوو دەکەنە خوا بڕوو خێنرێ و کاول بێ، نەک لەوەی کە خوێنی موسڵمانەیە بە ناحەق و بە ناڕەوا بڕژێنێت. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا یوسف حوسێن بانگخوازی ئیسلامیم کردووە و پێکەوە باز لە تاوانی کوشتنی ناڕەوا دەکەین. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. مامۆستا ئیسلامی پیرۆز چ شکۆ و ڕێز و حرمەتێکی بۆ ئینسان لە ڕووی جەستەیی و لە ڕووی ڕۆح و گیانەوە بۆ داناوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وصحبه وموالاه. دەستان خۆش بێت، تەوەرێکی زۆر گرنگ و هەستیارە، تەوەرێکە کە پێویستە کات هەمومان هەڵوێسی لەبەردەما وەرگرین، تەوەرەیەکە ڕاستە لەواچە لە بەرنمەیەکی وەکو ئاوی جەناب تاکە دەستخۆشیت لەکەین کە ئەم بابەتان هەڵبژاردۆ، چکە دڵنیابە لە ئەم سەردەم و زەمانەیە ڕەخیستترین بێنرخترین شت کە حسای بۆ بکرێ مرۆڤ و خوێنی مرۆڤە زۆر بە ئاسانی، یعنی ئەوەندەی کە مرۆڤ کوشتن ئاسان بووە هیچ شتێکی تر ئاسان نەبوو. دەستان خۆش بێ، بەڵام تەوەرەکە تەوەرێکی گرنگە، تەوەرێکی هەستیارە، تەوەرێکە لەواچە بە بەرنامەیەک نتوانین هەموو بابەتەکان باسکەین، بەڵام
ئێمە لە سەرەتاوە بە سێ چوار خاڵ و بنەمای گرنگی دابنین کە ئیسلام دایناو کە ئەمە سنەتی کەونە، یعنی یاسا و ڕێساکانی کە خوای گەورە لە ناو کەونا بە مرۆڤی داناوە ئەمە سنەنی کەونی پێوترێ. خوای گەورە کۆمەڵە بنەمای کەونی داناوە، بنەمای ئەساسیاتی داناوە کە لە هەموو ئەدیانەکانە هەیە، ینی بەس لە دینی ئیسلامە نییە. ئەوەی کە ئێستا باسەکەین سێ چوار بنەما باسەکەین، ئەمە پێوترێ کەس نابێت لێ لابدا، مرۆڤایەتی بەگشتی نابێت لێ لابدا. ئیسلامی چاتۆ ئەمانی چەسپان و یەکەم خوای گەورە ئینسانی داناوە لەسەر زەویە بە خەلیفەی خۆی، بە جێنشینی خۆی. بۆ جێنشینی خۆی بۆچی دایناوە؟ بۆی دایناوە کە ئاوادانی کاتەوە. ئاوادانکردنەوەی سەرزەوی لەسەر مرۆڤە، ئەمە بنەمایەکە کە ئینسان نابێت لێ لابدا. دووەم ڕێزگرتن لەو شخصە، ڕێزگرتن لەو مەخلوقی کە خوای گەورە دایناوە لەسەر زەویە بۆ ئاوادانکردنەوە کە ئینسانە، بۆیە خوای گەورە چەسپانیوێتی. یەکەم کە خوای گەورە ئینسانی کردوتە خەلیفە بۆ سەرزەوی. وإذ قلنا بعد أعوذ بالله من الشيطان الرجيم وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس. ئەوەندە ڕێزی لەم مەخلوقە گرتووە هەموو مەلایکەتەکانی سەر ئاسمان هەمووی ڕێزیان لێ گرتووە و سوجدەی ڕێزیان بۆ بردوون، احترام و ڕێز نەک سوجدەی عیبادەت. ئەمە یەکەم. دووەم بنەمای دووەم وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە. ئاەتەکە هیچ هەڵ ناگرێ، ناڵێ وەلەقەد کەڕەمنا المؤمنە، ئەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە، ئێمە ڕێزمان لە بەنی ئادەم گرتووە. دەیخوا بۆ عەزەمەتی خۆی و ڕێزی لە بەنی ئادەم گرتبێ، تۆی ئینسان پێویستەکە بە طەریق الئەولا بە شێوازێکی زەڕورتر و گرنگتر ڕێزی لە بگری. ئەمە دوو بنەمان کە پێویستەکە ئینسان باسی بکە. بنەمای سێم ئایا کوشتنی ئینسان وەکو جەنابەت ئیشارەتی پێ کرد کە پێغەمبەری خوا ئەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام، بەڵام خوای گەورە لە پێشەمیانەوە فەرمێ من ئەجل ذلك، دوای ئەوەی کە چیرۆکی هەرچەند یەکەم تاوانیش کە لەسەر زەویا کرا تاوانی قەتڵ بووە، دوونەوەکەی ئادەم کە یەکتریان کوشت لەسەر شتێکی تافه، لەسەر شتێکی بێنرخ کە هەموو زەوی هەموو شتێک کە لەسەر زەویە لای خوای گەورە بێنرخە. بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسی کەعبەکە، کەعبە کە پیرۆزترین شتە لە خوێن ڕشتن، خوێن ڕشتەکە قورسترە، یعنی ئەو بێنرخە بەرامبەر بە قەتڵی یەک نەفەس. کەوابێ هەچی لە زەویە هەیە، دەسەڵاتە، پارە و پولە، سەرۆت و سامانە، ئافرەتە، کامەنە بەهۆی ئەمانەوە ئینسان نەکوژرێت. بۆ معلوماتت ئەمە معناوێت تۆی ئینسانی ئیماندارە بێ وریابیت، دینەکەت ڕێت پێ نادا حتا ئەگەر ئەم ئینسانە مخالفی دینی تۆ بێ بیکوژی. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ قەتڵی نەفسێک لە هەدمی کەعبە قورسترە. طبعا بە پێ قاعیدەکەش ئەوەیە کە بینای خوای گەورە کە دروستی کردووە بەدەستی خۆی ئینسانە، ئەو ئینسانە خوای گەورە بەدەستی خۆی دروستی کردووە بۆ هیچ کەسێک نەهاتووە بینای خوای گەورە تێک بە. بۆی خوای گەورە فەرمی من ئەجل ذلك كتبنا على بني إسرائيل أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا. دەتوو ئەم ئاەتا گەر ترسناکیەکەی بێنە بەرچاوی خۆت، هەر کەسێک بکوژێ بەناحەق یاخود بە خراپەکاری لە زەویە. بۆ معلوماتیشتان ئەوەی کە ئێستا ئەکوژرێ یا ناحەقە یاخود بە خراپەکاری وێرانکاریە، ئەگەر ئەم شخصە خۆشی ناو نابێ مسلمان و خۆی ناو نابێ کابرایەکە بە حسابی خۆی قیتال و جیهادەکە لە پێناوی خوای گەورەیە، هەمووی بەناحەقە بەعام بەگشتی. بۆیە خوای گەورە فەرمێ لەبەر ئەوە ئێمە لە بەنو ئیسرائیل جەڕەمان ئەم ئاەتە ئینسان هەڵوێسێ لەبەر ئەوەرگرێ، خۆ هەموو مرۆڤاتی بەنو ئیسرائیل نین. بۆ خوای گەورە ناوی بەنو ئیسرائیل هێنێ؟ چونکە بەنو ئیسرائیل بە ئێستاشەوە بەڕاستی هەر خەڵکی خەڵک کوشتن، هەر خەریکی وێرانکارین، هەر خەریکی ڕۆژێکە هەفتا پێغەمبەری خوا شەهید، هەر خەریکی ئەوەن ئێستاش حەزەکەم بزانن، یعنی شەڕێک خوای گەورە کە فەرمێت كلما أوقدوا نارا للحرب أطفأه الله، یعنی هەر ئاگرێکی قیتال و شەڕ هەیە ئیلان و بیلان بگەڕێرە بزانە ئەو کافر و بیباوەڕانە ئەم قیتال و ڕۆڕۆیان دروست کردو. بۆیە فەرمێ ئێمە لەبەر ئەوە لە بەنو ئیسرائیلمان نووسی هەر کەسێ بکوژێ بەناحەق یاخود بە فەساد لە زەویە وەکو وای هەموو ئینسانی کوشتی بێ، ئەگەرێکی زیندوی کاتەوە وەکو وای هەموو ئینسانەکانی زیندوو کرد بێتەوە. بۆیە کەوا بێ قەتڵی کوشتنێکی ناحەق تەڵۆن نەگەر خوا کردی و مەجالیش بوو حەقەکەش ئەزاین ئەپرسین بە ئەو حەقە چییە کە ئینسانی پێ کوژرێت. بەناحەق قەزیەکە کە بەڕاستی ئەبێت هەموو مرۆڤایەتی بڕیار بات کەسێک نەکوژێت کە حەقی کوشتنی نەبێت، کەسێک عەزێت نەدا نەک کوشتن عەزێت نەدا کە حەقی کوشتنی بێ. بەڵام بەڕاستی ئەم سەرزەمینە پڕ بۆ لە کوشتن، پڕ بۆ لە وێرانەکاری. دڵنیا بە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ئەم دینەی کە ئاخر دینە، ئاخر دین،
آخر شریعت چکە ئەدیان هەموو یەکن دینەکان هەموو یەک دینە بڵام آخر شریعت کە خوای گەورە دای بەزانەوە بۆ مرۆڤایەتی بگەڕێتەوە بۆ ئەم شریعەتە دڵنیابە ئینسانەکان هەمووی ئاسوودە و ئارامە بن حتا ئەو کەسانش کە نەچونە ناو دایرەی ئیسلاموانێ هەر ئاسوودە و ئارامە بن چکە بۆ نییە. زۆر باش مامۆستا هەمیشە ئەلمانیەکان ڕخنەوە لە ئیسلام نەگرن کە بۆ منە کوشتنەوەی ئەو کەسەی بکوژی ئەو کەسەی کە مرۆڤێکی بەناحەقی کوشتووە ئەمە پێیان وایە یەکێکە لە سوکایەتەکان بە مرۆڤ بەڵام هەر لەژێر سایەی باڵی ئەواندا هەر لەژێر سایە حکمی ئەواندا بە هەزارەها مرۆڤە کوژرێ ئەمە ڕەخنە نییە لە چاوی کاڵی ئەوان بەڵام ئەگەر ئیسلامی پیرۆز لە بەرامبەر خوێنی کەسێکی بەناحەق کوژراودا بکوژێتەوە نەیەڵێ بە سمێڵ بابڕی و بە باڵی فشەوە بەنێو کۆمەڵگەدا بێت و بچێ و هەر بینینێکی داخێکی تر بێت بۆ سەر دڵی دایک و باوکی کوژرا و بۆ سەر کەسوکار و منداڵەکانی مەبەستمەوەی خوای گەورە تەنانەت لە تۆڵەکردنەوە و خسەندنەوەی خوێنی ئەم مرۆڤە وەکۆڵێ سمێڵ بابڕەدا دەفەرمێ ژیان و حیات هەیە بۆ ئێوە ئەی ئەوانەی کە تێگەشت و بە فامیدن. بەڵە قوربان طبعا ئیسلام هاتووە مرۆڤایەتی ئازادکە و مرۆڤایەتیش بپارێزێ یەکێک لەو شتانی کە ئەبێ بیپارێزێ خوێنە دەمە نەفسی ئینسانە بۆ معلوماتە نیظام کەوتت قانون و نیظام بابەتێک نییە تۆ بڵێ وەڵام من نابێ ئەم ئیسلامە کە هاتووە هەموو سەرلەبەری ئینسانیەتی ڕێخستۆتەوە کە یەکێک لەوانە نیظام و بەڕێوەبردن و شریعەت و قانون و حاکمیەتە بڵێ وەڵا نابێت هیچی تیابێت نا هەمووی تایە چۆن ئەو وڵاتانی تر ئەلمانیەت یا هەر بەسێکی تر بێ یاخود هەر حاکمێکی تر بێ حکمێک بۆ خۆیدانێ لە ئیسلامیشە ئەحکام هەیە قوانین هەیە یەکێک لەو قوانە پێوترێت قیساس دوو بەشە بۆ معلوماتان بەشێکیان تایبەتە بە حەقی عامەوە یەکیان تایبەتە بە حەقی خاسەوە قیساس واتە ئەگەر کەسێکی کوش بە ناحەق کەسێکی کوش بە ناحەق ئەمە حەقی ئەوەی لەسەر بکوژرێتەوە حقي أوي لسر بكجردو كخواي قرا فرمي ولكم في القصاص حياة كتب عليكم القصاص ولكم دعاء خواي قرا فرمي ولكم في القصاص حياة يا أولي الألباب قصاص يعني كشنوبو خواي قرا فرمي حياتي تيايا لبريك النقطة ويك جناه باستكت دڵنیا با هەموو خەڵک بزانێ هەر کەسێک بکوژە بە ناحەق نەکوژرێتەوە ئەبێتە فەساد و خراپەکاری لەسەر زەویە بۆ لەبەروی ئەم ئینسانە ئێستا ڕزگاری بوو ئەبێتە چاولەکەری بۆ خۆشی بۆ خەڵکیش ئەها فڵان کەسیش کوژرا فڵان کەسیشیان کوشت ئەسڵ گوێشیان پێ نەدا بۆیە لە ئیسلامە زۆر حەریسە لەسەر مەسەلەی کوشتنەوەی ئەو کەسەی کە ئەکوژرێتەوە چونکە تۆ یەک کەس ئەکوژیت ئەبێتە ئاسوودەیی بۆ مرۆڤایەتی بەس یەک کەس ئازا دەکەی ئەبێتە بەڵاو محنەت بۆ خەڵکی بۆ مرۆڤایەتی کە ئێستا دیارە دەرکەوتووە کەسێک بکوژێ بە ناحەق نەکوژرێتەوە دڵنیا بە وەکو جەناب دەفەرمی بە ئاسوودەیی و بە ئارامی بگەڕێ بەناو خەڵکیە دوو حاڵەت دروستەکە کابرا بەلایەوە تەبیعی جایتر خەڵک بکوژێتەوانێ دیسانەوە خەڵکی ئەبێتە چاولێکەری بۆ خەڵکی کاکە ئەو فڵان کەسیشی کوشتەوە نەکوژراوەوە ئەسڵا هەر نابێت لە ناو زیندانەکانە قەڵەویش بکرێ چونکە ئەمانەش ئەبێتە مای مشکیلە ئەبێتە مای بەڵا تۆ وا لە مرۆڤایەتی ئەەکەیت خەڵک بە ئاسانی خەڵک بکوژێ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەک مناڵ کوژرا لە یەمەن یەک مناڵ کوژرا فڕێدرا کەس نەیزانی کێیە دوای دەرکەوت 10 کەس تاوانبارە بە کوشتنی ئەم نەفەرە 10 کەس هەر دەی کوشتەوە سوێندیشی خوارد تی وەڵڵاهی ئەگەر ئەهلی سەنعا هەمویان بەشدار بوو بن لە کوشتنی ئەو مناڵە هەمیانە کوژمەوە ئەمە ئیتر ئەبێتە دەرس و پند بۆ خەڵکی ئەبێتە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بێگومان بکوژ زۆر جار یەک کەسە بە تیرروکەوانێ بە خەنجەرێ بە فیشەکە یەکێک کوشێ بەڵام لە ئاینی پیرۆزی ئیسلامدا منێک لە دڵەوە پێم خۆش بێ یان بەون ئەمرم کرد بێ یان بۆ منە ڕێگە چارەم دۆزی بێتەوە پلاندا ناوێت بۆ کوشتنەکە منیش هەمان تاوانی ئەوانم هەیە بەڕێزەکەم دیار دەکە زیاتر ناشرین بەتاکی دوایە بۆ معلوماتان ئەمە خاڵێکە کە زۆر گرنگە بەڵام کێ ئەمە ئەکا کێ ئەم حکومە جێبەجێیەکە ئەو زۆر گرنگە تۆ نابێ هەستیتەوە بە ناوی حەقی نەفسی خۆتەوە بە ناوی نەخێر بە ناوی پاراستنی شەرف و کەرامەت و تۆ ئەم نەفەرە بکوژیتەوە تۆی ئینسانە بێ وریای ئەم نقطەیە بیت ئەم نقطەیە زۆر گرنگە لە ئیسلامە کێ ئەم کە پێ ئەوترێ حدود کە پێ ئەترێ حەدەکان کە پێ ئەوترێت سندنەوەی تۆڵە کێ ئەیکا
سەدنەوەی تۆڵە حکوومەتێکی ئیسلامی دادگەر ئەیکات. نامە بەستمە مامۆستا کەسێک هەر لە خۆیەوە پێی خۆشە ئەو مناڵە بکوژێ، کەسێک چەپڵی پێ لێداوە، کەسێ پلانەکەی دەستخۆشی لێکە بۆ منە فیشەکەی بۆ کڕی و کەسێ دەستخۆشی لێکە هەمووی بەشدارن دڵنیا بچکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثێکە زۆر بەڕۆنی و ئاشکرا پێمانە فەرمێت هەر کەسێک تاوانێک بما فيه قتل، هەر کەسێک تاوانێک لەو پەڕی دنیا بکرێ پێی رازی بیت وەکو ئەو کەسەوەیە کە کردوێتی، هەر کەسێکیش تاوانێ بکە ئەگە لە لای خۆشێوێ پێی رازی نەبێت وەکو ئەوە نەتبینی بێ هەر نەشە بیستی بێت. بۆیە بەڵێ بەتەکید لە شریعەتی ئیسلامە مرۆڤایەتی یەک پارچەن، مرۆڤایەتی پێویستەکە هەمومان بە یەک دەست هەوڵ بدەین ئەوەی کە خراپە لای بین، ئەوەی کە چاکیشە تەسبیت و جێبەجێکەین، ئەمەیە کە مرۆڤایەتی ئەگەێنێتەوە ئەو ئاستەی کە پێی ئەوترێ مرۆڤ دۆستی، ئینسان دۆستی دڵنیا بە هەر کەسێک باوریای ئەم قەزەیە بین کە ئێمە ئەهلی ئیسلام و موسڵمانین لە غەزەیە، لە کۆبانیە، لە سۆماڵە، لە ئەوڵا بۆرمایە، لە سووریایە، لە هەر شوێنێک نەخێر لە وڵاتێکی ترەکە احتیمالەکە کابرا خۆی بەدەسەڵاتی بزانێت و کابرایەک ئیعدامەکە ئەگەر وریای ئەو قسەیە نەبین وڵێن کاکە دەستی خۆش بێ دڵنیا و مشتەرکی لە زۆر باشە مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ سوێند بەخوا ئەگەر فاتیمەی کچم دزی بکە دەستی ئەبڕم. ئیمامی عومەر عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاز هێنێتەوە لەسەری کە قامچی لە قی تێداوە سزا لە خۆش و لە باوکی وەرەگرێ، یان بۆ منەکە ئیمامی عومەر شەهید دەکرێ کاتی عوبەیدوڵای کوڕی دەڕوا هورموزان و جوفەینە و کچەکەی دەکوشێ، ئیمامی عوسمان تۆڵەیان بە وەرەگرێتەوە بە مادە. مەبەستمەوەیە ئێستێمە لە وڵاتاندا لە کوردستانی خۆمان ئەسەیکەین دەسەڵاتدارەکان کە ئەبوو باوکو و دڵسۆز و شوانی ڕاستەقینەی میلەت بن، کوڕ و برازا و حیزبەکەی ئەوان و وەکۆڵە چەک بەدەستەکانی ئەوان خەڵک دەکوشن. واتە مامۆستایەکی ئاینی دکتۆرێ بانخوازێ مامۆستایەکی زانکۆ کوڕە هەژارێت تا ئێستا نەمان دیتووە کە خەڵکێک بە ناحەق بکوژێ، ئەو کاتەی دەسەڵات دەبێتە بکوژ، ئەو کاتەی دەسەڵات دەقۆزرێتەوە بۆ کوشتن و لە ناوبردنی نەیاری دەسەڵات و بەرپرسەکان، ئەو کاتە بێ کۆمەڵگە بەرەو چه خراپەکاریەکی تر هەنگاو بەهاوێ. ئەمە بەڕاستی گەورەترین بەڵاو میحنەتە کە ڕووی کردوتە هەموو مرۆڤایەتی نەک هەر ئێرە هەنجەکەم بزانی مرۆڤایەتی هەمین بەگشتی گیرۆدەی ئەم بابەتەیە، هۆکارەکەشی ئەمەیە، هۆکارەکەی خەڵک یاخود دەسەڵاتداران تەسەووریان وایە ئەوێ بە هێز و چەک بێنە سەر حکوم کە لە ڕاستیە حتا ئیسلام ئەمی قەدەغە کردووە. قیتال و ڕوبڕووبوونەوەی مسلمانان بۆ نییە کە مسلمان بێنن دەسەڵاتدار، نەخێر دەسەڵاتداران دەسەڵات بە شێوازێکی مەدەنیانە، بە شێوازێکی بە ئالێتێکی ئەوەی کە ئەم خەڵکە مرۆڤ تایە سەنگی مەحەک بێ، مرۆڤ خۆی بڕیار بە ئەبێ ئاوا بێ. هەر کاتێک دەسەڵات گەیشتە ئەو ڕادەی وا تەسەووری وا بێ هێز ئەبێ بیپارێزێ، هێز ئەبێ دروستیکە، ئەوە ئەم کێشەیە دروستە بێ، ئەم حاڵەتە ئەگاتە ئەم حاڵەتە دروستە بێ کە ئێستا دروست بوو. بەڵێ ئەمە زەنگێکی خەتەرە، ئەم بابەتێکی زۆر ترسناکە کە هەر هەموو تاوانەکان لەمەیە کۆ بێتەوە. ئەگەر عادی من بوویت هەچ کەسێکت کوشت بێ و هەر کەسێکیشت لە ناوبرد بێ تەبیعیە و ئاساییە و بەلایە تەبیعی، چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە دوایە ئەم فەرمایشتەی فەرمووی کە تەمەن لە کاتێکە کە زەیدی کوڕی ثابت، زەیدی کوڕی حاریس ثابت بوو، هات بۆ ئەوەی کە ئوسامەی کوڕی زەید وەڵا هاو بۆ مەسەلەی شەفاعەتکردنی ئافرەتەکە مەخزومیەکە، هات بۆی کە ئەو دەستی نەبردرێ، ئەوەی وتوتی ئەتەشفع فی حەدی من حدود الله، ئومەتانی پێشی ئێوە وتی بەوە لە ناوچوون ئەگەر کابرایەکی فەقیر و داما و کابرایەکی بێدەسەڵات و بێپشت تاوانێکی پێ بکردایە حەقەکان لێ ئەسەنەوە، بەس ئەگەر کابرایەکی دەسەڵاتدار و پشتدار شتێکی بکردایە وازێن لێ تەرەکوه، وازێن لێ هێنا. ئێستا وای لێ هاتووە فەوتانی ئەم کۆمەلگایش لەبەر ئەوەیە، وێرانبوونی کۆمەلگاش ئەوەیە بۆ معلوماتتان لە ناو کۆمەلگایە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام شەرعیش وا فەرمی یەک خوێن بە ناحەق بڕێژرێت، یەک خوێن بە ناحەق بڕێژرێ ئەبێتە ئاگر و پوش بۆ ئەو کۆمەلگایە، ئەو کۆمەلگاش ئیسراحەت ناکەن، بۆیە خەڵک ئێستا ئیسراحەت ناکە، ئەمن و ئەمان نەماوە، خەڵک پێویست لە خۆی ئەمین نییە، لە پارۆپۆلی ئەمین نییە، لە سەرۆت و سامانی ئەمین نییە، نەخێر کابرا لە بازاڕە نەک لە ڕۆحی لە دینارێکی ئەمین نییە کە خەیانەتی لێ نەکرێ. هۆکارەکەی چییە؟ خوێنی ناحەق ڕژاوە، هەر کات خوێنی ناحەق بڕێژرێت حەقەکەی بۆ نەگیرێتەوە
ئەو کۆمەلگایە سەلیم نییە، ئەو کۆمەلگایە ئەمین نییە، ئەم کۆمەلگایە پارێزناوریە، ئەو کۆمەلگایە بەرەو وێران فەوتان ڕوە کە ئێستا ئەیبینین، ئێستا لە بەرچاومانەیە بەڕاستی. بەڵێ ئێمە خەتەرێکی گەورەیە پێویستەکات دەسەڵاتداران بیر لەوە بکەنەوە بۆ خۆیان بەر لە میلەت، چونکە کەگەر تێک بچێت میلەت میلەت لێشی تێک چۆ زۆریش بەلای خۆرز نییە، بەس ئەوان ئەگەر لیان تێک بچێت بۆ ئەوان قورسترە، بۆ ئەوان وێرانتر ئەگەر هەستکەن و شعوریان هەبێ، بۆ ئەوانە بێتەمایی بەڵاو میحنەت کە لە دەسەڵاتی خۆیانە لە سەردەمی دەسەڵاتی خۆیانە کە کوردستانیان وا وێران کرد، کە کوردستانیان تەسلیمی خەڵک کرد، کە کوردستانیان بەرەو فەوتان برد. هەموو هۆکارەکەی ئەوەیە کە ناحەقی ئەکرێ، سوڵم ئەکرێ، بیزات خوێنی ناحەق ڕژاوە لە میلەت لەم کۆمەلگایە کە پێویستەکە حەقێکی وەربگیرێتەوە. زۆر باشە. مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمودەیەکی هەیە کە مرۆڤەکان هەر هەمومان لەسەر فیترەت و سروشتێکی پاک لەدایک بوون. هۆکار چییە کە سەرنجام دوای تەمەنێک لەسەر فیترەت پاکی دوورەکەوینەوە، خەڵکێک هەیە دەبنە پیاوکوش، خەڵکێک هەیە خوێن بەری چاوێگرێ و تینووی خوێنە و پێی خۆشە هەمیشە دەستی لە خوێنی مرۆڤەکان دابێ. هۆکاری ئەوەی کە مرۆڤەکان دەبنە مرۆڤ کوش و خەڵکی بە ناحەق دەکوژن چینەوە هۆکارانە؟ قوربان هەر طبیعەتی ئینسان، خۆی گەورە فەرمێ ئین الئینسان لەیەطغا ئەن رآه استغنا. طبیعەتی ئینسان وەکو پێشتری شارت بکرد، خۆی گەورە کۆمەڵێک یاسا و ڕێسای لەناو ئەم مرۆڤە و ئینسانیە داناوە. یەکێک لەوانە سەرکەشی مرۆڤە، سەرکەشی مرۆڤ. جا مقداتی کوڕی عامیر کە یەکێکە لە ئەهلی بەدر، ئەم حەدیثە ڕۆژێک لە بەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دانیشتە بوو، فەرمووی باشە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ها طبیعەتی ئینسان بزانە چەنە، فەرمووی باشە منەوە لەگەڵ نەفرێکە ڕوبەڕوو بوومەتەوە و زۆر سەخت بە شمشێر لە یەکتر ئێدەین و دەستێکی منی پەڕان، دەستێکی منی پەڕان. باشە دوای ئەوە حەوڵم ما بیکوژم و خۆی لە پەنادارێکی ئەوتی من ئەو ئیمانم هێنا بە ئیسلام، یا وتی لا ئیلاهە ئیلا الله، چی لێ بکەم؟ فەرمی نایە بیکوشی. وتی ئەخە دەستێکی بڕیمەتەوە لە ترسا ئاواڵەتی نایە بیکوشیت. وتی ئەخە من چۆن نەیکوژم؟ تەواو زۆر ئیلحاحی کرد. فەرمووی دەی باشە ئەگەر کوشتت تۆ وەکو ئەو نەفەرە لێ دێ کە پێشەوەی بڵێ لا ئیلاهە ئیلا الله، ئەویش وەکو تۆی لێ دێ کە پێشەوەی نەفەرەکە بکوژیت. ئەها معادلەیە، یعنی ئینسان طبیعەتی وایە. ئەمە یەکەم. دووەم سروشتی مرۆڤ وایە. سێم پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام كل مولود يولد على فطرة فأبواه يهودانه أو ينصرانه أو يمجسانه. طبعا أبواه بەڵێ دایک و باوکە گرێتەوە، بەڵام کۆمەلگاژە گرێتەوە، ژینگەژە گرێتەوە، دەسەڵاتیژە گرێتەوە، ئەو خەڵکەش کە لە دەور و پشتایە کە پێوترێ ژینگە و هاوڕێ هەموو یەکگرێتەوە. هەر کەسێک کاریگەری لەسەر تۆ هەبێ، هەر کەسێک تەئسیری کاریگەری سلبی یا ئیجابی لەسەر تۆ هەبێ ئەیگرێتەوە. کابێت تۆی ئینسان ئیماندار بە حکمی ئەوەی کە طبیعەتی ئینسان خۆی سەرکەشە، بە حکمی ئەوەی کە دەور و پشت و کۆمەلگاکەتان وای لێ کردویت، ئەبێتە مای ئینسانە بێتە قاتیل، یاخۆ دەبێت ئینسانێکی پیاوچاک و ساڵح. بەڵام هەر هەموو چارەسەری ئەمانە هەمووی بە یەک شتە بێ، ئەوش ئێمە زانیاریمان بە دینەکەمان هەبێ، زانیاریمان بە خۆمان هەبێ. چونکە ئینسانی ئیماندار پێویستە کات لە خۆی شارەزا بێ، پاشان لە دینەکەی شارەزا بێ، ئیتر ڕێی لێ تێک ناچێ. بەس کە ئێستا ئێمە بەشکە موسڵمانین و خۆمان بە موسڵمان نەزانین و هەموو کاتێک هاوارەکەین لە سەتانەوە تونۆی خەڵک موسڵمانە، ئەیکێ خەڵکە کوژێ، ئێخۆ هەرە و خەڵکەیە. بەڵام هۆکارەکەی ئەوەیە کە ئەو خەڵکە لە دینەکە دوورکەوتێتەوە، لە دینەکە شارەزانیە و ئەزانە دین هەر نوێژ و ڕۆژوویەکی سادەیە کە سەراحەتەن نوێژ و ڕۆژوو بەڵێ ئەو تخاتە ناو دینەوانێ، بەڵام بەڕاستی شارەزابوون و واعیبوون لە دینیش بابەتێکە کە لەسەر هەمومان واجب و گرنگە. زۆر باش مامۆستا، پێم خۆشە لە خزمەت قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم باسی ئەو هەڕەشە و مەترسیانە بکەین کە ڕوبەڕووی کەسی بکوژ دەبێتەوە لە دنیا و لە ڕۆژی ڕەستاخێزدا. وەڵاهی جا ئایەت زۆرە، بەڵام خوای گەورە فەرمێت لە قورئانە، فەرمێ هەر کەسێک مسلمانێک بکوژێت لعنەتی خوای لەسەر بێت، غەزەبی خوای لەسەر بێت، تووڕەبوونی خوای گەوری لەسەر بێت، دوایی لە ڕۆژی قیامەتدا گەورەترین سزاشێ بێت. فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا أليما. لپێشۆ جهنمە. ئەمە بۆ ئینسانی ئیماندار، بەڵام دڵنیابە بۆیە ئەم حەدیسەی مقدار دەمێنایەوە، کەسێکیش ئەگەر حەقی کوشتنی نەبێ بیکوژیت، دڵنیابە هەروکە وایە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ما زال المؤمن في فسحة من دينه. ئینسانی ئیماندار بە بەردەوامی دینەکەی فاسحە، دینەکەی فسوحی هەیە و دینەکەشی لە ناو دڵ و دەرونی خۆیە و لە ژیانی خۆیە ئاسوودە و ئارامی پێ ئەبەخشێت،
هەتا ئەو ڕادەی کە ئینسان دەستی نەچێتە خوێنی یەک نەفەر بە ناحەق کە گەیشتە ئەوە ئیتر دنیا لێ تەزیقە بێتەوە ژیانی لێ تەزیقە بێتەوە سزاکەشی دۆزەخ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام لا يحل دم امرئ مسلم إلا من ثلاث بۆ نییە خوێنی ئینسانێکی ئیماندار بکوژی ئیلا بە سێشت نەبێ ثەیب دانی کابرایەک شخصێک کە هاوسەری هەبێت و زینای کردبێت کامیش حکمێکە و هەبێ یاخود هەر کەسێک المارق لدينه المفارق للجماعة هەر کەسێک کە لە دینەکەی مرتد بێتەوە بەڵام ببێتە مای مشکلە و مصیبەت ببێتە مای کێشە کە ئێستا لە ناو سیاسەتی دووەلی ئێستا کە پێی ئەوترێ خیانەی عوزما واتە خراپەکاری گەورە کە ئەوەیە کە ئینسان ببێتە مای جاسوس بەسەر میلەتەکەی و ببێتە مای جاسوس بەسەر دینەکەەوە یاخود کەسێک بکوژێ بە ناحەق پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمایشتێکا جارێک لە حەجەت الوداع بوو فەرمووی ئەم ڕۆژەتان ڕۆژی کەیە سەحابە هەمی ترساوتیان بەخوا چێ ناوێکی تری هەبێ فەرمیان خوا پێغەمبەری خوا ئازانێت مودەیەک وەستاوتیان بەخوا تەواو ناوەکەی گۆڕێ فەرمی ئەمڕۆ یەومی نەحرە یەومی ڕۆژی قوربانیە دوای فەرمی ئەم مانگەتان مانگی چییە هەمووی وتیان خوا پێغەمبەری خوا شارەزاترە وتیشان قەناعەتمان وایە لەوە چی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ناوەکەی بگۆڕێ فەرمووی ئەوە مانگی ذیل حیجەیە دوای فەرمووی ئەم وڵاتتان وڵاتی کوێیە ئەوانیش هەردیشانەوە بە هەمان جوابیان ناوێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوای تۆزە وەستا فەرمی ئەمە شاری یاخود وڵاتی بەلەدی حەرامە کە ئەمە پێوترێ بەلەد الحەرام دوای فەرمووی إن دماءكم وأموالكم وأعراضكم حرام عليكم كحرمة يومكم هذا وفي شهركم هذا وفي بلدكم هذا جاتو سير پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام آخر مەجال کە بە موسڵمانان ئەگا چیمان پێڵێ ئەفەرمی خوێنتان پێشەوە خوێنەکەتان خوێنتان ماڵتان ناموستان حرامە لەسەرتان بۆی کە ئەو قەدەغە کراوانە ئەو سنوور بەزێنانەی کە هەیە ڕایگرێ بیوەستێنێ نەگاتە ئەو ڕادەیە کە ئینسان بەلایەوە ئاسایی و تەبیعی بێ کە هەر کەسێ بکوژێت ئوسامەی کوڕی زەیدیش بە هەمان شێوە حاڵەتێکی وای بەسەرا هاو خۆی ئەیگێڕێتەوە فەرمێت من و مهاجرێک بووین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ناردی بۆ گەلێک کە جوهەینە بوو یاخود قەبیلەیەکی جوهەینە کە قەبیلەیە بۆ بڵێن مشریک بوون چون والحاصل بۆی کە یا بدایان بەسەر یا بۆی کە یا منعەتێکیان هەبوو دیارە یاخود ترسێکیان هەبوو یاخود بێنە ناو ئیسلامەوە والحاڵ قیتالەن لەگەڵاکردنەوە تا ئەو کاتێک کە بڵێن شکانیان کە شکانیان یەک نەفەریان ما بۆوانێ ئوساماڵە لەگەڵ کابرایەکی مهاجرە کەوتی لەسەری تاوەکو ئەو ڕادەی کە گرتمان یەکسەرە وتی لا إله إلا الله کەوتی لا إله إلا الله کابرای مهاجر کوتی کشایەوە کە کشایەوە بەڵام وتی بەڕم حەکەم من لێمدا تا کوشتم دوایی بۆ پێغەمبەری خۆیان باس کرد عەلەیهی سەڵات وسەلام کە بۆ پێغەمبەری خۆیان باس کرد عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی کوشتت دوای وتی لا إله إلا الله وتی منش وتم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەم کابرایە لە ترسا وتی دیسانەوە فەرمووی کوشتت دوای وتی کەوتی لا إله إلا الله وتی هەر دووبارەم کردەوە لە نەتیجەیە فەرمووی باشە تۆ چی ئەەکەی لە لا إله إلا الله کە دوای لە قیامەتا بێ فەرمووم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام داوای لێخۆشبوونم بۆ بکە فەرمووی هەر ئەمە دووبارە ئەکردەوە چی ئەڵەی لا إله إلا الله کە لە قیامەتا بێت بۆیە بەڕێزان کوشتنی ئینسانەکان زۆر ترسناکە زۆر خەتەرناکە زۆر مشکلەیەکە کە بە حەقەت میلەت و مرۆڤایەتی تێکەوتووە کە هەرچەندێکێکە لە نیشانەکانی قیامەت بەڵام ئەبێ ئێمە دیسانەوە بگەڕێنەوە خۆمان پەروەرد دەکەین خۆمان ڕێخەین و ئەو دەسەڵاتش کە پێی ئەوترێت دەسەڵات ئەو دەسەڵاتش خۆی ڕێکخاتەوە کەسێک شیاوی قەتڵ نییە بە موئامەرە و فرتوفێڵ نەیکوژێ کەسێکیش کە شیاوی ئەوەیە و بە حەقی خۆی قابلی کوژنە بابێت ناو ساحەیە کابی کوژێتەوە بۆی بێتە دەرس و پند بۆی کە خەڵک جاییتر ئەم تاوانە نەکاتەوە زۆر باش مامۆستا زۆر جار وەکو کورد دەڵێ هیوامان هەیە سەری بە فەرزی خۆیان وتیوە بەڵام زۆر جار بەرگێکی ئاینی بەبەر ئەو کار ناڕەوایە دەکا تەنها لەسەر مەسجێکی مۆبایل تەنها لەسەر وێنەی کچەکەی لەگەڵ کەسێکی دیکەیە بە ناوی شەرەف و ناموس و پاراستنی شەرەف و ناموسی خۆیەوە
کردەوەکەی بە جیهاد و بە تێکۆشان لە پێناوی خۆی زانێ و کچەکەی خۆی خوشکەکەی خۆی خێزانەکەی خۆی دەکوژێت. لە ئاینی پیرۆزی ئیسلامیشدا دەیان نمونەیەوامان هەیە کە ئاینی پیرۆزی ئیسلام بە چاوی مەرحەمەت و ڕێزە و سەیریەوەی کردو تەنانەت ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە عەساکەی دەستی لەو باوکە دەدا کە دەڵێ کچەکەم لە سەردەمی جاهیلیەتدا تووشی خراپەیەک بووە، ئێستا داواکاری هاتوو ئایا پێی بڵێم، ئیمامی عومەر دەڵێ گوناهێک کە خواپۆشیەتی بۆچی تۆ کەشفیەکەی. مەبەستمەیە هەمیشە ئاینی پیرۆزی ئیسلام بە خولەفای ڕاشدین بە چاوی ئومێد و مرۆڤ دۆستی و گەشتبینیەوە لە زۆر لە ڕووداوەکانیان ڕوان. بەڵام لە ئێستای کۆمەڵگەی کوردەواریە ساڵانە دەبیستین لێرە و لەوێ تاکوتەرە خەڵک بە ناوی شەرەف و ناموس و لەسەر کورتەنامەیەکی مۆبایل خەڵک دەکوژێتەوە لە کاتێکە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر لەوە بەرفراوانتر و بەڕەحمتر و بە سۆزترە. جەنابەت چی ئەڵێ بۆ ئەم جۆرە کوشتنانە؟ بەڕێزان ینی من ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەرمەشقە لە هەموو ئەم بابەتانەیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕەحم بە قوربانی بێ کە زۆر قورسە کە ئێستا باسەکەین ئاسەیە و تۆ فەرمیت کە خەڵکی وایە لەسەر مەسجێک کە خەڵکی کوشتووە جا تۆرە تۆهمەت بۆ خێزانتدا دروست بێ، تۆهمەت بۆ خێزانت دروست بێ، نەک تۆهمەتیش سێ نەفەری شاهد بنە سەرۆکی ئەو قەزەیە کراوە. ئاخر زۆر قورسە حەزەکەم بزانن کەم کەسەیە تەحەمولی ئەم بابەتە بکە. ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام چی کرد؟ تەحەمولیشی کرد، سەبریشی کرد. تۆی ئینسانی ئیماندار ئەگەر خۆت بە شوێنکەوتەی پێغەمبەری خوا ئازانی عەلەیهی سەڵات وسەلام ئەم نمونەیەت بەسە کە تۆ غەڵەتی وانەکەیت، بەس ئەم نمونەیەت بەسە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حاڵەتی خاتوو عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە لە ئاوی شەو و کوردەوەڵی پاکتر بووە کە ئەسڵەن ڕۆژ کە خۆی ئەیگیرێتەوە بە شێوازێک هاتوو چۆن ئەم پیاوە بە شەرەف و مەردە خاتوو عایشە دایکی مسلمانانی گەیاندوێتەوە مەککە مەدینە. بەڵام ئەو خەڵکە منافق و دووڕوا ئێخۆ نەکەوە خۆ جاری وایە کابرا خۆی ئەڵێت خۆی بۆ دیاڵەوە کاکە خێزانەکەت کچەکەت ئەمەی کردووە جاتۆ بۆچی ئەو قەتڵاخێتە بۆ ڕاستی ژیانی پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا چۆن مامەڵی لەگەڵ ئەم حاڵەتەیە کرد و ئەم حادیثەیە و ئەم حادیثەیە کردووە کەوا بێ نەخێرنە وەڵا ئەوە لە دینەوە دوورە، دین لێی بەریە، دڵنیا بە هەر کەسێک بە ناوی دینی شەوە بگات تاوانبارە، وەرە تۆ کێشەکەی بۆ حەلکە. بەڕاستی ئەڵم من کاکە تۆ ئینسانی ئیماندار ئەبێ ژیر بیت، ئەبێ حەکیم بی، ئەبێ عاقڵ بیت، گرەی دەست بۆ خەی دەدان. شتێک کە خەڵک پێی نەزانیوە تۆ بۆ خۆت فەزحەکەیت و خۆت کچەکە دەکوژیت، نەخەر خێزانەکە دەکوژیت، نەخەر خوای گەورە بەسەراحەتەن ئەڵێم خۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ویستی تەلاقیشی بە، بەڵام خوای گەورە ئەوەشی پێڕەوانە بین و پێ قبوڵ نەکرد. بۆچی قبوڵی نەکردووە؟ لەبەرەوەی کە بۆ میلەتەکە بسەلمێنێ، بۆ کۆمەلگاکە بسەنێ، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە سەرمەشقا پێویستەکە هەموو کێشەکانی مرۆڤایەتی تووشی ئەو بێت بۆی مرۆڤایەتی زان چۆن مامەڵی لەگەڵاکە. خێزان لە خوشک قورسترە، لە کچ قورسترە، بە هەمان شێوە کچ لەواچێ لە خوشکیش قورستر بێت کە تووشی ئەم حاڵەتە بێ. بەڵام تۆ وەرە بە حەکیمانە بە سەلیقانە مەسەلەی چارەسەرکە ئینسان قابلی هەڵەیە. چەندها نمونەشمان هەیە کە لە مێژووی ئیسلامەتیە و لە مێژووی مسلمانانە کە کابرا هەڵەی لە خێزانەکەی قبول کردووە، خوای گەورە چەند فەزڵ و پاداشی لە دنیا و لە قیامەتیشە داوەتەوە. بۆیە دڵنیا بە مەسەلەی کوشتنی لە پێناوی شەرەفە، بەڵێ یەکێک لەو شتانی کە ئیسلام داوای کردووە پاراستنی ناموسە، بەڵام کوشتنی ئەو شەخصەش کوشتنی ئەم ئینسانش ئەوەش کە پێیەکی حەدی زینای پێوترێ، حەدی زینا سەراحەتەن ئەڵێم من مەسەلەی ڕەجم ئەبێت دەسەڵاتی ئیسلامی باسیکە و بیکات. ئەجینا تۆ بۆت نییە پەنجە بەی لەو خەڵکەوە بۆ تێ ئەگەر هاوسەرت بێت نتوانین لەگەڵا بژیت قەیچەکە جیا بەرەو لەگەڵیا، بەڵام تۆ بۆت نییە ئەو نەفەرە بکوژی. کچە ئەگەر دەسەڵاتی ئیسلامیشە بێ سەد جەڵدەی لێدە بە نەسی ئایەت الزانیة والزانی فەجلیدوا كل واحد منهما 100 جەلدە. ئەگەر ئافرەتە کچیش بێت ئەویژە بێت 4 شاهد هەبێ، 4 شاهد نەبێت دڵنیا بە هیچیان لەسەریان سابت نابێت. پیرۆزی ئەوەندەی قورس کردووە تەنها لە پێناو دڵنیا بە تا ڕۆژی قیامەت کەس 4 کەس نابینیتەوەنی عملەکەی ئەنجام دابێت. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بە گومانەکانتان حدودەکان هەڵوەشێنەوە. ئدروا الحدود بالشبهات، نەک ئەوەش پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر برایەکتان تاوانی کرد بە عەباکەتان دایپۆشن مەیهێنن بۆ لای من، عەباکەتان دایپۆشن مەیهێنن بۆ لای من. بۆ چونکە بە حەقەت حد و حدود دانانی ئەو حەدانی کە خوای گەورە دایناوە یاخود پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جێبەجێ کردووە ترسناکن پێویستە کات ئەبێ ئێمە ئەو مەسەلانش ڕاوەسین. مامۆستا لە پێشەکەدا ئەماژەم بە دوو جەنگی لە ناوبەر و قڕکەری جەنگی جیهانی یەکەم و دووەم کرد و ئێستاش ئەتوانم بڵێم زیاد لەوە لە سووریا و بۆرما و یەمەن و ئەفغانستان و عێراق و باقی وڵاتانی تردا کراوە بەرامبەر بە ئەهلی ڕۆژهەڵات و مسلمانان.
زۆر جار خەڵکانێکن و تەنانەت ئەڵقەلێگویەکانی ئەوروپا و سەرمایەداران ئەلمانیەکان پێیان وایە ئیسلام عاشقی خوێنە، عاشقی کوشتنە. لە کاتێکە ئەو کوشتنەی ئەتوانین بڵین بە درێژایی ئەو 1300 و ئەوەندە ساڵی تا حکمی عوسمانیەکانیش ئەگەر حکمی پڕ لە ئیستیبداد و ستەمکاری ئەمەوی و عوسمانی و عەباسی و عوسمانیەکانیش قبولکەین بە مەمالیک و ئەوی بەکانشەوە ناگاتە تەنانەت ملیۆنێک کەس ینی لە هەردوولا. ئایا ئیسلام عاشقی خوێنە، عاشقی کوشتنە، عاشقی ئەوەیە کە مرۆڤەکان بکوژێ لە پێناو خۆشەویستی و بەرژەوەندی خۆیان، یام ئیسلامی پیرۆز ئاینێکی مرۆڤ دۆستانەیە و هەمیشە مرۆڤ چەق و سەنتەری بانگەوازەکەی بۆ. وەڵاهی برا بەڕێزەکەم مسلەی لەوەتەی کە خلافەت و دەسەڵاتی ئیسلامی نەماوە هەتا ئەم دەقەیەکی ئێستا دێت ئیسلام ستەمی لێکراوە، زوڵمی لێکراوە، ئیسلام بەناحەق تاوانبار کراوە، تهمەتی پێدراوە، تەشهیریشی پێکراوە. ئێمە دووشت جیاکەینەوە، مسلمانان و ئیسلام جیاکەینەوە. بێگومان گەلی مسلمان جیاکەینەوە لە دەسەڵاتی مسلمانی، لە دەسەڵاتی کە ئێستا پێوتێت دەسەڵاتی مسلمانان. جەناب دەفەرمی مێژووی ئیسلام جیاکەینەوە لە ئیسلام. دڵنیا بە خۆمانە کۆمەڵە بنەمان کە ئینسانە بێم قسەی لەسەرکە. بەڵام بۆیە من پێم وتن حتا ئیسلام نەهاتۆ بە زۆر دین بەسەر خەڵکا بسەپێنێ، ئەجینا لە ناو مەککەیە یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و سەحابەوە بێغیرەت بوون ئەو هەموو شتە قبوڵکەن؟ بێغیرەت نەبوون، کە دەریش کەوت بێغیرەت نین. بەدر و ئوحود و حونەین و ئەو هەموو غەزواتانی کە کرا سەلمێنرا کە ئەمانە بێغیرەت نین. مۆساگە بێغیرەت بوونایە لە فەتحی مەککە پێغەمبەری خوا ئەو هەموو نەرمونیانی و لێبوردەیی نەبوو. کەوا بێ ئیسلام هەموو شتێک لە جێگای خۆیان دانێ، هەموو شتێک لە جێگای خۆیان دانێ. جیهادیش کە بە حسابی هەنێ خەڵک قیتال و ڕووبەڕووبوونەوە ئەم بابەتانەیە، جیهادیش ئەسڵی قەزەکەی ئەوەیە کە بۆ چەند مەبەستێک دانراوە، یەکێک لەوانە ئەوەیە کە پاراستن. وما لەکم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين. في سبيل الله و مستضعفی خصوصا یەک قاڵبەوە تۆ کە قیتال و ڕووبەڕووبوونەوەکەیت بۆ ئەم بابەتانەیە. وەکو گەیاندنی ئاوێکیش بۆ بنی دارێک کە کۆمەڵێ دڕکوداڵ دێتە ڕێگەت تۆ تەنها ئەوانە لا ئەبێ لای بیت ئەجینا تۆ نابێت لەگەڵ خەڵکا بکوژیت، چکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام مەسەلەی حتا ئەگەر خەڵکێک کە دوای شکان تۆ بۆت نییە بەسەریان بکەویت، وەکو ئەم دوو سێنەمانەوەی کەنەوتۆ دوای ڕاکەوتوی دیل بکوژی بابە دیل لە ناو مەدینەیە ئازاد بە نەسی ئایەت. ئێوە نەخوای گەورە فەرمێ ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا. سەرنجام ئیمامی عومەر هەر ئەوان شەیدیان کرد. کەوا بێ ئەسیر حتا ئەسیر نابێ بکوژرێتەوە. والحاصل ئەمە کۆمەڵە بنەمان ناتوانین ئێستا یەکدە باش بکەین. مەسە ئەو نقطەیەوە کە جەنابەت فەرمووت مەسەلەی کوشتنی ئینسانەکان و مەسەلەی ئێستا کە ئێستا و کوشتنە دروست بوو، هەندێک جار هەیە هەندێک بەناو مسلمانیش ئەکەوتە ژێر ئەو حاڵەتەوانێ و ژێر ئەو بابەتەوە. چکە جاری وایە بەهۆی کار و کاردانەوەیە خۆشەویستان. کار و کاردانەوە تۆ کابرا لەگەڵ ڕێزمە ئەمریکا هاتە ناو عێراقەوانێ بڕۆ بزانن جنوب چیان کردووە کاک. لە جنوب شتیوان کردووە کە سەر سوڕەمێنە خۆیان باسییان کردو، خۆیان نووسیویانە لە نووسراوەکان دێ ئەمە کە تۆ ئەبینیت کاردانەوەی جاری وایە خراپتری لێ بێتەوە. هەرچەند کاردانەوەکەش ڕوبعی ئەو کوشتارانێکە کە ئەوان کردویانە. بەڵام دڵنیا بە هەر وەکو ئاەتش کە فەرموو خوای گەورە فەرمووی كلما أوقدوا نارا للحرب أطفأه الله. هەر قەزەیەک، هەر قەتلێک، هەر شەڕێک، هەر جەنگێک ڕووی دابێت ئەمان سەرنجای نەتیجەکەی دەستی ئەمان بووە. دەستی ئەمان بوو کە ئەو حاڵەتانیان دروستکە. جنا مسلمانان بەڕاستی ئەڵێم مسلمانان بەڵێ فتوحاتیان کردووە، بەڵام فتوحاتیان بۆچی کردووە؟ بۆ نەکردەوە کە خەڵک دژێر دەستە بێ، بۆ نەکردەوە کە خەڵکی بکوژن، نەخەر بە عەکسەوە دڵنیا بە ئیسلام لەوە بەریە هەر کاتێک دەسەڵاتی ئیسلامیش هاتە پێشەوە. ئاخر لە زمانی عومەری کوڕی عەبدولعەزیزە یەکێک لە قیادەکانی کە پێوترێت مەسلەمەیە، یەکێک لە وڵاتەکانی قەوقاز داگیرەکە. بە چ شێوازە داگیرەکات؟ بێ ئەوەی ئاگاداریان کە نەخۆی کاتە ناو جێشەکەەوە، خۆی کاتە ناو ئاوەدانێکەوانی کە خۆیانەکەن بە ئاودانێکەوە. الحاصل ماجراکەی زۆر دوورە، تەمەڵ خەڵک ناکوژە لە نەتیجەیە ئەو خەڵکەی کە لەوێن هەمویان مشریکن، ئەزانن دینی ئیسلام ئەمە نییە،
قتال بۆ نیە کە خەڵک داگیرکەیت و ماڵی خەڵک داگیرکەیت هەیئەتێکیان نردوو بۆ شام کە لێوێ ژیاوە دوای لێوە حاصلم بابەتانیان بۆ ڕوون کردێتەوە یەکسەر ئاگاداری کردێتەوە کاکە ئەو تەمەنەوە قایدێژ وفات دەکات ئاگادارەکەن و کاکە تۆ ئێوە ئەم شتان کردووە ئەم محکەمەیەتان هەیە لە محکەمە بگرم زانم قەزەیتون چۆنی بە حاکمی مسلمانان دوای ئەوەی کە قەزەکان بۆ ڕوونەکاتەوە ئەفەرمێ ئێوە تاوانبار بوون یاڵا بگەڕێن و جێشی ئیسلامی جێشی ئیسلامی نزیکەی 20 ساڵ لەوێ بوون مزگەوتیان دروست کردووە خەڵکیان تەدریس و دراسیان کردەوە بەڵام کە زانیویان ئەم شتیان ناحەقیە و لەسەر دینی ئیسلامیە هەمیان کشانەتەوە دواوە کەوابێ نەخێر ئیسلام لەگەڵ قەتڵانیە ئیسلام لەگەڵ کوشتنی ناحەقانیە ئیسلام لەگەڵ ئەویانەیە کە بە زۆریش خەڵک مسلمان کە لا ئیکراها فی الدین بەڵام ئیسلام لەگەڵ ئەوەیە کە خەڵک ئازاد بێ قورسایی و ناڕەحەتەکان لەسەر خەڵک لابە ئیتر خەڵک فەمەن شاء فلیؤمن ومن شاء فلیکفر زۆر باشە مامۆستایان کۆتا قسە و پەیامت لەسەر کوشتنی مرۆڤ بە ناحەق لە بەرنامەکەدا کە باسمان کرد ئەگەر شتێک پێویست بکات جەنابەت باسی بکەی وەڵڵا ئەوەی کە من ئەمەوێت پەیامەکەمان بگات ئەوەیە کە با ئێمە هەمومان بزانین کە ئێمە لە ئادەمین هەمومان بزانین کە خوای گەورە خەڵقی خواین کە ئەمانەمان زانی ئیتر نابێت نە زوڵم لە یەکتر بکەین نە خەڵک بە ناحەق بکوژین نەستەم لە یەکتر بکەین نە ماڵی خەڵک داگیرکەین نە ئیهانە بە کەسکەین ئەمە خاڵێکە کە پێویستەکە هەمومان بیگەێنین کە گەیشتنا ئەو ئاستا ئیتر لەسەرەوە بینیان لە خوارەوە بین دڵنیا بەستەم ناکەین ئەمە خاڵێکە زۆر گرنگە من نامەوێت خەڵک هەمووی مسلمان بێ بەس ئەمەوێ هەموو خەڵک مرۆڤ دۆست بێت هەموو خەڵک حەزی لێوە بێت کە لەگەڵ خەڵکی ئاسوودە و ئارام بێت کێشەکانمان چارەسەرکەین نە کێشەکانمان قوڵترکەینەوە ئەمە خاڵێکی تر بەڕاستی ڕووم لە دەسەڵات با بتوانێت ئەو خەڵکەی کە خەڵکی کوشتۆ بە ناحەق با بکوژرێتەوە ئەو خەڵکی کە بە ناحەق گیراوە و بەستەم گیراوە بە ئەو خەڵکە ئازاد کە باوا نەکات کە زیندانەکانی ببێتە زیندانێکی زوڵم مستەم چونکە ئەو زوڵم مستەمە دڵنیا بە ئەبێتە مای فەوتانی خۆیان و فەوتانی میلەت زۆر سپاس بۆ ڕێز بانخوازی ئیسلامی کە میوانی ئەمڕۆی بەرنامە سەربەستان کە ئینشاءالله دەستان خۆش بێ خوای گەورە موفقتان کات سبحانك اللهم بینەرانی بەڕێز و خۆشەویست ساڵی 16 حەڤەی کۆچی ڕوبعی کوڕی عامر بە نوێنەرایەتی عومەری کوڕی خەتاب لە لووتکەی دەسەڵاتیدا دەچێتە لای ڕۆستەمی پادشای فارس و تەنانەت ڕمەکەی دەستی بە نێو مافور و فەرشەکەی ژێریدا دەچەقێنێ کاتێکە ڕۆستەم باس لە ئامانجەکان و هۆکارەکانی هاتنی فتوحاتی ئیسلامی ئەوان دەکات دەفەرمێ ئێمە نەهاتوین بۆ بەرژەوەندی خۆمان یا خوێنبەری چاوی نەگرتوین تەنها هاتوین بۆ ڕزگارکردنی بەندەکان لە بەندایەتی بەندەوە بۆ بەندایەتی خوا بۆ ڕزگارکردنیان لە تەنگ و چەڵەمە و ناڕەحەتی دنیا و بۆ بەرفراوانی قیامەت و ڕزگارکردنیان لە ستەمی ئاینەکان بۆ دادپەروەری و میهرەبانی ئیسلام ئومێ دەکەم دوور بین لە کوشتن خوای گەورە هیچ کاتێ دەستمان بە کڕشتنی خوێنی تەنانەت چۆلەکەیەک و مێرولەیەکیش نەڕژێنێ چونکە ئێمە دەبێ مرۆڤ دۆست بین و وەرە تەنها مرۆڤ دۆستانەش سەیری ئەوانی دیکە بین تا بە گەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ